يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخوان أساني زور بريس، أهلي مزقوت نوێش خوێنانی قەدرگران لە وتارەکانی ڕابردوودا لە خزمەت پایەی دووەمی ئیسلامدا بووین کە نوێژە. لە دوای شایەتمان بە ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله یەکسەر ئینسان واجب دەبێت لەسەری کە نوێژ بکە تا ئەو کاتەی کە ئینسان دەگاتە لەحزەی سەرەمەرگ لە هیچ بارودۆخێکدا نوێژ لەسەر ئینسان لا ناچێ. هیچ عوزرێک قبوڵ نییە لای خوای پەروەردگار بۆ نوێژ نەکردن ئیلا ئەو حاڵەتانە نەبێت کە بۆ خوشکانی موسڵمان لە شەریعەتا دانراوە و هەمووان دەیزانن. مامۆستای پایەبەرز مامۆستا محەممەد ڕەوف محەممەد کە لەم ماوەی پێشوودا دوو بەرگی لەسەر قورئانی پیرۆز نووسیوە بە ناونیشانی ئیشارات ومەفاتیح لفهم القرآن الكريم. لە بەرگی یەکە لە لاپەڕەی 496 دەفەرمێ نوێژ واجبی ناو هەموو دینەکانە، هیچ دینێکی ئاسمانی نییە تا دەگاتە کۆتا ئاینی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم. لە هەموو ئاینەکاندا و ڕێبازی هەموو پێغەمبەراندا نوێژ واجب بووە. ئەو عیبادەتەیە لە دینی هەموو پێغەمبەراندا هەیە. ئەو عیبادەتەیە کە نیشانەی موسڵمانیەتی تاکە کەس دەردەخا. بەچی دەزانی موسڵمانە فڵان کەس؟ بەوەی کە بینیوتە نوێژ دەکا. بەچی دەزانی کۆمەڵگایەکی موسڵمانە؟ بەم مزگەوتە جوانانە و بەبوونی جەنابتان و ئاوەدانی ئەم مزگەوتە دەردەکەوێت کە ئەم کۆمەڵگایەکی موسڵمانە. بە درێژایی قورئان مامۆستا محەممەد ڕەوف دەفەرمێ لەم سەری قورئان لە سوورەتی فاتیحاوە دەست پێ بکە تا دەگەیتە سوورەتی ناس. لە هەموویدا باسی نوێژ هەیە. لە هەندێک سوورەتە زۆر بەبەرزی بە ژمارە ئاەتی زۆر باسی نوێژ کراوە. لە هەندێک سوورەتە کەمتر. لە هەندێک سوورەتە ناوی نوێژەکە نابیندرێ، واتە ناوی نوێژ بە خودی خۆی نەهاتووە. نمونەیەکی جوان دێنێتەوە دەفەرمێ ئەمە وەکو زنجیرە شاخێک وایە. شاخی وا هەیە زۆر بەرزە، شاخی وا هەیە کەمتر بەرزە، شاخی وا هەیە لوتکەیەکی بچووک و گردۆڵکەیەکە لە شوێنی زەویشدا هەیە تەختانیە و شاخەکە دیار نییە. ئەفەرمێ قورئانەکەی ئێمەش ئاوا لە زۆر شوێنی قورئاندا سوورەتی وا دەخوێنیەوە زۆر بە درێژی باسی نوێژ دەکا. لە هەندێکیاندا کەمتر لە هەندێک شوێن بزر دەبێت دیسان دەردەکەوێتەوە. فعلا نمونەیەکی جوانە کە قورئانتان خوێندەوە دیقەتی ئەو نمونەیە بدەن، وەکو زنجیرە شاخەکان وایە. جا دەفەرمێ فهي الحزام الأمني للإيمان والالتزام. چۆن خوای گەورە ئەو شاخانەی کردووە بە مایەی پاراستنی زەوی لە تیاچوون. ئەو شاخانە وەکو مێخێک داکوتراون، چۆن خێمەیەک دێنی بە مێخ بەو سنگانە دایدەکوتی ئەگەر ئەوە نەبێ ڕەشەبا هەڵی دەگرێ. ئەم زەویەش خوای پەروەردگار بەهۆی ئەو زنجیرە شاخانەوە دایکوتاون. جا ئەو شاخانە چەندی لە دەرەوەیە لە 120 دەبیندرێ، لە 180 شاخ وا لە ژێر زەویدایە. هەر وەکو مرۆڤیش خودی خۆی وایە. هەر کەسێک کە ئێمە یەکتر دەبینین لە ماڵی خوا لە بازاڕ و دوکان و لە شوێنی کاردا لە 120 یەکتر دەبینین. 180مان لە یەکتر نادیارە مەگەر زۆر لە یەک نزیک بێەوە. بۆیە تەنها ژن و مێردن ئەو لە 180 یەکتریش دەبینن. کاتێکە کچێک دەبینی شوو بە کوڕێک دەکا ئەڵێ وەڵڵا ئەوەی من ناسی بووم بەخوای وانە بوو زۆر گۆڕاوە. نەخێر زۆر نەگۆڕاوە، هەر وەکو جارانە. بەڵام تۆ لە کاتی دەرەوەدا لە شکڵی دەرەوەدا لە 120 شاخەکەت بینیوە، لە 180کەی وا لە سینەدایە، لە ناغدایە، لە ناو ڕەفتارە تایبەتیەکانی کەسەکاندا دەبیندرێ. ئەم نوێژەش ئەو پشتێنی ئەمانەی ئیمانداران
هەر وەختێک نوێژت لەدەستدا حیزامی ئەمانن نەما ئەوە پەنا بەخوا ڕۆژ بە ڕۆژ ڕەشەبای بێدینی و دیە لەگەڵ خۆیان دەدبا حتا نوێژەکانت پتەو بن ڕەگی ئاینەکە لە دڵتا قوڵترە هەر نوێژێکت چوو پەنا بەخواوە بزانە سنگێک لە خێمەی ئیمانت هەڵکەندراوە زۆر معڕەزی کەوا ئەم ڕەشەبای بێدینی و ئیلحادە لەگەڵ خۆیدا بدبا دەفەرمێ وتەنظیمی السلوکی ئەم ئەخلاق و بەها بەرزش کە لە کۆمەڵگادا ماوە بەڕێزان هەر بەرهەمی ئەم نوێژەیە وتەجسیدی القیەمی بەرپاکردنی قیەم و ئەخلاقە بەرزەکان ئەم هاوکاری و هاودەمیە کە لە ناو میلەتی ئێمەی کورد و گەلانی جیهانی مسڵماندا هەیە هەمووی بەرهەمی نوێژە کە نوێژمان نەدەستدا پەنا بەخوا ئەوانی تریش وردەوەدا لەدەست دەدەین خۆشەویستەکانم نوێژ نەکردن کافربوونی بەدوادادێ خوای پەروەردگار لە قورئاندا باسی چەند جۆرێک لە نوێژ نەکردنی بۆ کردوین خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قورئان و فەرموودەدا باسی چەند جۆرێک لە نوێژ نەکردنیان کردووە جەنابت لەوە ئەچێ وات بیر کرد بێتەوە یان تا ئێستا وات زانی بێ هەر یەک نوێژ نەکردن هەیە بەڵام با ئێمە لە خزمەت قورئان و فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم بزانین چەند جۆر نوێژ نەکردن هەیە جۆری یەکەمیان ئەو کەسانن کە هەر بڕوایان بەبوونی نوێژ و فەرزبوونی نییە لە هەموو ژیانیانە یەک جار سەریان بۆ خوا نەخستۆتە سەر زەوی خوای پەروەردگار لە سوورەتی المدەثر ئایەتی 42 بۆ 47 دەفەرمێ ما سەلەکەکم فی سەقەر ئیماندارانی دەستە ڕاست ئەوانەی کتێبی ئەعمالیان بەدەستی ڕاست وەردەگرن کاتێ دەچنە حزوری خوای پەروەردگار لەوێدا دەفەرمون ئەوە کتابەکەتان و ئەوە شوێنەکەتان لە بەهەشتا پیرۆستان بێ بە ئەو پەڕی حرمەتەوە دەخرێنە بەهەشتەوە ئالەوێدا ئیمانداران بیریان دەکەوێتەوە من چێم لەگەڵ بوو لە دنیادا لە دایرە چێم لەگەڵ بوو لە شەریکە چێم لەگەڵ بوو لە گەڕەک و دراوسێتی و گوندەکە و شارەکەمدا چێم لەگەڵ بوو دەمناسی کاتێک کە لە ژیانیان نوێژێکی بۆ خوا نەکرد فیلم و شاشەکەی نیشان دەدرێت دەهێنێتە بەر چای ڕاستەوخۆ ئەوە لە جەهەنەمایە بەهەشتەکان لە جەهەنەمیەکان دەپرسن ما سەلەکەکم فی سەقەر چی ئێوەی هێنایە ئەم جەهەنەمەوە ئەوان دەڵێن چوار شت یەکەمیان لەم نەکو من المصەلین لە ژیانی خۆماندا جارێک یەک نوێژمان بۆ خوا نەکرد زا سەیری وردی و جوانی ئەم قورئانەکەن بەڕێزان دەفەرمێت لەم نەکو نافەرمێت لەم نەکون نەکو کە نونەکەی پێوەنێ کافەکە یعنی کەمترین شتێک کە لە ژیانە یەک سوزدەبی بۆ خوا نەمان بردووە لەم نەکو من المصەلین یەکەم هۆکارێکە ئێمە هێنایە ئەم شوێنە ئەوە بوو لەو هەموو تەمەنەی کە خوای گەورە پێداین جارێک بە ئاگانە هاتینەوە مردنی ئازیزێکمان چوونە سەر قەبرانێک بینینی ئەم هەموو موسڵمانە دەست بەدەست نوێژە لە مزگەوت تا ڕای نەچڵەکاندین یەک جا سوزدەیەکمان بۆ خوا نەبرد ئێمە ئەوەی کە هێناینە ئەم جەهەنەمە ئەم سەقەڕە زەحمەتەی ناو جەهەنەم بریتی بوو لە نوێژ نەکردن وەلەم نەکو نوطعم المسکین نەکو دیسانەوە نەیفەرموون نەکون ئەوەی ڕەحم و بەزەیی بێ بەرامبەر بە خەڵک لە دڵماندا نەبوو بەزەیمان بە فەقیران نەداهاتەوە ئەو ماڵەی هەمان بوو خوامان بوو کەس هیچی نەبێ هەر بۆ خۆمان هەمان بێ خەڵک لەبەر دەمما لە برسانە بمردایە چوڕکەیەک بە گیانمان نەدەهات وەلەم نەکو نوطعم المسکین لە هەموو ژیانما کەس سوودی یەک نانی لێ نەبینیوم کەس سوودی درهەم و دینارێکی لێ نەبینیوم وكنا نخوض مع الخائضين صفتي سيم كأيمي توشي أم شو أنا كد أو أبو لقل أو كساندا كخريكي له لعب خصي بمانا وكأري بمانا بون إمش بدودة كوتين إمام ابن كثير هزار رحمة إخواني بلا تفسير بن الخكيد هذا فرمي نتكلم فيما لا نعلم بخوا أقامان لشتيق نبو أقامان لجياني كسيق نبو هيتمان لي نبيني بو بەڵام کە خەڵق قسەی لەبارەوە دەکرد ئێمەش قسەمان دەکرد قسەمان لەبارەی شتێکەوە دەکرد کە هیچ زانستێکمان پێی نەبوو هیچ پەیوەندی بە ئێمەوە نەبوو دەفەرمێ خەڵق لەبارەی شتێکەوە قسەیان بکردایە ئەگەر یەکێ بووایە ئێمە دەبووین بە دوو ئەگەر لە مەجلیسێکا غەیبەتی کەسێک بکرایە نەمدەگوت باشە خۆ من هیچم لێ نەبینیوە ئەگەر لە فەیسبووکا هێرش بکرایە سەر کەسایەتیەک دەموو باشە خۆ من هیچم لەو پیاوە نەبینیوە لەو ئافرەتە بەڕێزە نەبینیوە منیش خێرا کۆمنتێک لایکێکی ناشرین و جوێنێکم ئاڕاستە دەکرد دەموو دیارە و خەڵکە بە خۆڕایی وا ناڵێ ئێمە ئەوە کردارمان بوو لە جیهاندا بە عەقڵی خۆمان بیرمان نەدەکردەوە
بە چاوی خۆمان نەمان دەبینی حتا سەرنجام گەیشتینە ئەم دۆزەخە وكنا نكذب بيوم الدين صفتي چوارم ئەوە بوو بڕوامان بە قیامەت نەبوو هەر وەمان دەزانی دنیا ئەو چەند ڕۆژەیە و هەر نامرین هەر کۆتایی پێنایە هەر حساب و کتابێک نییە ئەو وەختەی دەسەڵاتمان هەبوویایە بە زەیمان بە کەسانە دەهاتەوە کە حرام دەهاتە بەردەممان قەت بیرمانەوە نەدەکردەوە ڕۆژێ تەرازوی خوای پەروەردگار هەیە و حەق و حساب هەیە هەر بیرمان لای قیامەت نەبوو بە درۆمان دەزانی ئەمان گوت بابە ئەوە خوڕافیاتە ئەو خەڵکە موسڵمانە خۆی گەمژە و جێژ دەکا ئەینا چۆن ئینسان کە بوو بە ئێسقی ڕزی و جارشکە زیندوو دەبێتەوە ئەوە بیر و باوەڕمان بوو حتا ئەتانە اليەقین هەتا مردین لە سەرمەرگا بۆمان دەرکەوت بەخوا ئەوەی خوا و پێغەمبەرەکەی وتوێتی هەمووی ڕاستە ئێستا ئەوە چارە نووسمانە جا بەڕێزان ئەوانە کافرن ئەو کافرەی کە ڕۆژە لە ڕۆژانی خوا نوێژێکی بۆ خوا نەکردووە خوا کفرەکەی دەیباتە جەهەنەم بەڵام کە وەڵام دەدەنەوە دەڵێ یەکێک لە خراپترین کارەکانم ئەوەی نوێژم نەدەکرد لە دنیادا بۆی ئیمامی ئیبن عاشور لە تەفسیرەکەیدا ئیبن عاشور لە تەفسیرەکە لە مجەلەدی 29 لە لاپەڕی 128 دەفەرمێ ئەم ئاەتە بێدارکەرەوەیەکی گرنگە بۆ ئێمەش تۆ هەرچەند مسڵمانیش بی ئەگە پەنا بەخوا ئەم سیفەتانت تێدا بێ بە ئەندازەی ئەو سیفەتە دەچێت جەهەنەمەوە ئەگە خوا بە ڕەحمی خۆی عەفو نەکا ئەگە چاکەکان زۆر نەمن و شەفاعەتت بۆ نەکا هەر کەسێ ئیهمال بێ لە نوێژەکان هەر کەسێ بێبەزەی بێ بەرامبەر بە هەژاران قەت دڵتدا نەچڵەکێ ببینی دیمەنی فرمێسکی چاوی منداڵێکیەتی و لە باوەشی دایکیە هەر کەسێ دڵی ڕق بێ بەرامبەر بوێنەوەیان کرێچیان هەژاران هەتیوان نەخۆشان ئەبێ لە خۆی بترسێ کە ئەو دڵ دەبێت جەهەنەم بیسووتێنێ هەر کەسێ قسە لەبارەی هەموو شتێکەوە بکە بەبێ ئەوەی گوێی خۆی بیستی بێتی بەبێ ئەوەی چاوی خۆی بینی بێتی مادام خەڵک وایان گوت با منیش قسەیەک فڕێدەمە بازاڕەکەوە ئەوە پەنا بەخوا بە ئەندازەی ئەوە دەچێت جەهەنەم هەر کەسێک حیساب بۆ ڕۆژی قیامەت نەکا حیساب بۆ کامیلەی دنیا بکە بەڵام حیساب بۆ کامیلی ڕەب العالەمین نەکا کە لە ئاسمانەوە دەتگرێ ئەوە بە ئەندازەی ئەوەی حیسابت بۆ نەکردووە ئەبێت ترسل لەسەر قیامەتی خۆت و چوونە جەهەنەم هەبێ خوا پەناماندا کەواتە نوێژ نەکەری یەکەم بەڕێزان ئەو کەسانن کە لە دنیادا جارێک یەک سوزدەیان بۆ خوا نەبردووە دووەمیان ئەو کەسانن کە نوێژیان کردووە بینیوتە نوێژی کردووە لەبەر چاوی خەڵکە بەڵام لە دڵەوە بڕوای بە نوێژ نەبووە کە ئەمانە پێیان دەڵێن منافق بەڕواڵەت لەگەڵ خەڵکە جەماعەتی کردووە جومعەشی کردووە ئەگە بۆی ڕێکەوت بێ نوێژیشی لە مەجلیسا کردو بینیوتە بەڵام لە دڵەوە بڕوای بەواجببوونی نوێژ و بەخوا نەبووە نەعوذ بالله ئەمەش قورئان باسی دەکات لە دوو شوێنی قورئانە خوا دەفەرمێ لە سوڕەتی التەوبە ئایەتی 54 أنهم كفروا بالله وبرسوله ولا يأتون الصلاة إلا وهم كسالى ئەوانە کافرن بەخوا ئەڵێن نەعوذ بالله خوابوونی نییە کافرن بە پێغەمبەرایەتی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم کاتێک هەڵیش دەستن بۆ نوێژ دەکەن ئەها خوا نافەرمێ نوێژ ناکەن ئەمانە نوێژ دەکەن إلا وهم كسالى لەشێکی داهێزرا و بێتاقەت ناچاری وان لێ دەکاستن نوێژەکە بکەن لە سوڕەتی النساء ئاەتی 132 دەفەرمێ ئەو منافقانە إذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراؤون الناس ولا يذكرون الله إلا قليلا كاتي هەڵدەستن نوێژ دەکەن لەبەر چاوی خەڵکا بۆچی دەیکەن بۆ ڕیایی با خەڵک پێمان نەڵێ نوێژ نەکەرن با خەڵک پێمان نەڵێ ئەمانە بێدینن بۆ چاوبەستەکی بەرچاوی موسڵمانان نوێژ دەکەن ئەگەر بۆیان ڕێکەوت ئەگەر لە ماڵێ بوون بە تەنیا کەس چاوی لێ نەبوو بڕوای پێنی هەر گوێژی ناداتێ ئەگەر لە ناو خەڵکا بوو دەڵێ کاکە دەستنوێژیشی نەبێ لە ناو جەماعەتەکە هەڵدەستێن نوێژەکەی خۆی دەکات لەبەر چاوی خەڵک بۆ چاوی خەڵک نوێژ دەکەن پەنا بەخوا یادی خوا ناکەن ئیلا کەمێک نەبێ کەمێک چۆن وتارێک لەسەر تەلەڤیزۆن دەدا بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڵام بۆ خوا لە ماڵەکە لە کەس چاوی لێ نییە ئەسڵەن لەسەر ناخوانیش بسم الله لەبیر نییە خوا ناناسێ ئەمە نوێژیان کردو خۆشەویستانم خوا پەناماندا بەڵام ئەم نوێژکردنە لە ناخی دڵەوە نەبووە یەکێ دەپرسێ ئەمە باسی منافقەکانی سەردەمی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەبێ ناوهێنانیان ئەها ئیسلام ناچێت دڵی مرۆڤ بکۆڵێ گومانت نەبێ وەڵاهی فڵان کەس لەوە چێت لەوە بێ ئەوە ئیشی تۆ نییە خوای گەورە ناوی نەهێنان ئەمە صیفاتیانە ئەوە قیامەتی خۆیانە تۆ گومان بە خەڵک مەبە کەسێک بینی نەعوذ بالله خۆت گونەهبار نەکەی وڵێ بەخوا و منافقە زەحمەتە و نوێژەی بۆ خوا کرد بێ ئەوە هەر بە ڕیایی ناو خەڵکە ئەوە ئیشی من و تۆنی عەزیزەکەم خوا نوێژەکەی خۆمان لێ قبوڵکە خوا نوێژی هەموو ئیمانداران قبوڵکە هەموو ئیمانداری بە حەق بێ منافقەکە ئەوە عایدی خوایە ئەوەی لێرەدایە بە خوای بسپێرە ئیشی من و تۆ نییە بیر هەڵکە نین دڵی خەڵک بکۆڵین
بەڵام بۆ لە مەدینەوەیان دەکرد خۆ لە مەدینە ئەو پەڕی ئازادی هەبوو هەر ئەم ئاەتە قورئانیە بەڵگەیە لەسەر ئازادی ئیسلامێکە پێمان دەڵێ خەڵکینە قەت نابێت نوێژ بە زۆر بە خەڵک بکەیت کوڕەکەت کچەکەت دەبێت فەرمانی پێ بکەی بە زمانی شیرین بە بیرهێنانەوە بە دیاری و هەدیە بۆ کڕین بە هەر شێوازێکی جوانی کۆمەڵایەتی و ئەدەبی دەزانی فەرمانی پێ بکە بە نوێژکردن بەڵام نەچی بە لێدان پێی بکەی چونکە ئەو کاتە لەبەر چاوی تۆ دەیکا کە تۆ لە ماڵ نەبووی نایکە بەخوا لە چکێک بەسەری خوشکێکمانی دادەی بەغزەبری قەمچی و هێزی حکومەت کە چاوی تۆی لێدا بڕا فڕێ دەداتەوە ئەبێ قەناعەت بکەی بەدڵ قەناعەتت بەو نوێژە هەبێ کە نوێژێکت چوو ئەوەندە پەرۆشت بێ وا بزانی سەرمایەکی گەورە لەدەستداوە ئەبێ بە قەناعەتەوە بێ ئەو ئیماندار ئەو منافقانە لە مەدینەدا خۆ پێغەمبەری خوا لەسەری نەدەدان ئەوە مکافرە دەژیا ئەو هەموو مەسیح و جوولەکە دەژیا لە ملی کەسی نەداوە ئەوانە بەدبەخت بوون هەبوو پۆست و پلەیەکی هەبوو دەیگوت ئەگەر بێت و ئیعلانی کافربوونی خۆم بکەم ئەو پێگە کۆمەڵایەتی ئەو ڕێز عەشیرەتیم لەدەست دەچێت دەچوو لە دوای پێغەمبەری خواوە نوێژی دەکرد هەیان بوو کە سوزدەی دەبرد نێوچاوانی بە پاژنەپێی پێغەمبەر دەکەوە صلی الله علیه وسلم خوا دەفەرمێ ئەوانە درۆزنترین کەسن کە بە نیفاق نوێژیان دەکرد ئامادەی جومعە و جەماعەت دەبوون بەڵام ئەگەر لە ماڵە کەس چاوی لێ نەبوویان نوێژیان نەدەکرد خوا پەناماندا ئەبێ ئیسلام لە دڵی خەڵکا شیرین بکرێ نەک بە زۆری قەمچی و بەهێز وەکو هەندێک جار خەڵکانێکی یان دروستکراوە بۆ ئیسلام یان نەحاڵی لە ئیسلام بەهێز خەڵکی بێنەکە کە ڕاپێتی جمعیکە کەس لە بازار نەمێنێ ئەبێ خەڵک لە دڵیا قەناعەتی بە بابەتەکان بێ ئەینا منافق دروست دەبێت کە لە کافریش خراپترە جۆری سێمیان خۆشەویستەکانم ئەو کەسەیە کە نوێژ دەکا کاملەن بۆ خواش دەیکا پخت بۆ خوا بڕوای بە نوێش هەیە بە پاداشتی نوێش هەیە بەخوا منافق نییە لەبەر خاتی خەڵک نایکا بەڵام بەو شێوەیە نایکا کە شەریعەتی خوا فەرموویەتی لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرمودەی 757 چەند جارێک لە صحیحی بوخاریدا ئەم فەرمودە هاتووە ئەوەی کە من بۆتان دەخوێنمەوە ژمارە 757 لە صحیحی بوخاریدا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک لە مزگەوت بوو تەشریفی مبارەکی لە مزگەوتی مەدینە ئالەو کاتەدا کابرایەک کابرا هات و سەلامی کرد و دیارە جەماعەتی نوێژتەوا بۆ نوێژەکەی خۆی کرد کە نوێژی کرد هاتەوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ چاک و چۆنی و هەواڵپرسی و پرسیارێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وڵامی سڵاوەکەی دایەوە فەرمووی ارجع فصلی فإنك لم تصلي براکەم جارێ هیچ ماڵە بڕۆ نوێژەکەت بکەوە چونکە تۆ نوێژن نەکرد خۆ نوێژی کرد نوێژی لەناو مزگەوتی پێغەمبەرا کرد صلی الله عليه وسلم چوو دیسان لەسەر فەرمانی خۆشەویست نوێژەکەی کردەوە هاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم جارەش فەرمووی براکەم بڕۆ نوێژەکەت بکەوە فإنك لم تصلي بەخوا تۆ نوێژن نەکرد دیسان چوو نوێژەکەی کردەوە هاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ارجع فصلي فإنك لم تصلي برا خۆشەویستە مسلمانەکەم بڕۆ نوێژەکەت بکەوە ئەوە نوێژ نەبوو کردت ئەو نوێژە خوا قبوڵی نییە تۆ نوێژن نەکرد بەکردی بە حیساب بەڵام لە شەریعەتا وەرنەگیراوە لای خوا هەر وەکو نەکردنی وایە کابرا جاری سێم کردەوە هاتەوە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەسەم بەو خوای کە ئەڵڵایە و تۆی بە حەق کردۆ بە پێغەمبەری ڕاستەقینە بۆ سەر ئەم ئومەتی ئیسلامە نێردراوی والله لأأم ما أحسن غيره بخوا لما باشتر نازانم أو سيجار دوبارم كردوا من أو دزانم نوێژ بکەم فعلمني ئەگەر ئەوەی من هەڵەیە فێرمکە خۆشەویستەکەم جاری وایە گەنجێک پێت دەڵێ مام حاجی بەوەی نیە تۆ تەمەنێکی زۆرت هەیە وەڵڵا ئەو هەڵەیە لە نوێژەکەتا هەیە تووڕە مەبە بڵێ علمني دەی ماڵت ئاوا بێ کاکە فێرمکە ئەگەر ئەوەی من هەڵەیە ئەسڵەکەی چۆنە لە قورئان و حەدیثا فعلمني فێرمکە فێر ئەبێ مەمنونی ئەو کەسەبی هەڵەیەکت بۆ ڕاستکاتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستا لەبەر چاوی نوێژێکی ڕێک و پێچ کرد فەرمووی ئاوا نێت بێنە ئاوا دەست دەگری سوڕەتی فاتحە دەخوێنی دەچیە ڕکوع فەرمووی لە ڕکوعا تۆ چاوت ئاوا دەکرد و خێرا هەڵدەستیتەوە هەم لە نیو دەقەدا 4 کان نوێژت کرد بمێنەوە لە ڕکوعا تا لە شل لە جوڵە دەکەوێت هەستایتەوە سەمیع الله لمن حەمیدە با پشتت ڕاست بێتەوە تا لە شل لە جوڵە دەکەوێت دواتر بچۆ سوزدەی یەکەم بەو شێوەیە بمێنەوە کە هەستایتەوە خێران ڕامەکەوە بە سوزدەی دووەم ئەڵێ دەنووک لە شت دەدەی وەکو کەڵە شێرگەنم هەڵگرێتەوە هەستەوە تۆزە لە بینی سوزدەکانە چەند چرکەیەک بمێنەوە با پشتت لە جوڵە بکەوێ ئەمجا بچۆوە بەم شێوەیە نوێژەکەت بکە ئێتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لەمەوە دوای نوێژەکانت ئاوا بکە هەموو ڕکاتەکان فێری کرد کەواتە خۆشەویستم دەبێ ئاگادار بی شەرت نییە هەر نوێژ بکەی فەرمووی نوێژت نەکرد تۆ نوێژت نەکرد ئەوەش جۆرێکە لە نوێژ نەکردن
بگەڕێەوە بۆ شەریعەتەکە بزانە بە شەریعەتی خوا نوێژ چۆن دەکرێت. ئێستا بەرنامەی نوێژکردن ئەوەندە ئاسانە ئەلحەمدولیلا، ئەو موبایلەی پێتە ئەم هەموو شتەی سێ دەکەی دەی بۆ باسی نوێژێکی سونەتی پێ ناکەی صەلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی بەو شێوەیە نوێژ بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت کە من نوێژم کردووە هەر لە یوتیوبەکە تا لێیدا هەمووت بۆ دیاری دەکا بە بێ مەلا پێ دەڵێن نوێژی سونەتی چۆن دەکرێت، نوێژەکە خوا قبوڵیەتی ئەرکانەکانی چۆن دەکرێت. نوێژ نەکردنی تریشمان ماوە، بەڵام ئەوەندە بابەز بێ ئەم سێ جۆر نوێژ نەکردنە خوا پەناماندا ئاگاداری ئەوە بین نوێژ کۆڵەکەی ئەم دینەیەوە عەموودوه ئەسسەلات. عەرزم کردن پێشتر ئەگە بینایەکت هەبێ لە هیچی کەم نەبێ پایەکانی دەرێنی بەسەر تا دەڕوخێ دادن نادا. نوێژیش کۆڵەکەی ئەم ئیسلامەیە، بەخوا پێشینانی ئەم ئیسلامە ئاوا لە نوێژ حاڵی ببوون کە نوێژ لە هەموو شتێک گەورەترە. ئەچینە خزمەت ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی عومەر لە شاری مەدینە لە کۆتا ساتەکانی تەمەنیدا بوو، ئالەو کاتەدا بە بازاڕ ڕادەگەڕا خەمی ئوممەتەکەی بوو. خەمی ئەوەی بۆ ڕۆژێک شتێک بێتە وڵاتی موسڵمانانەوە ئەگە بەدەستی کافرانیش بێ بەس خێری بۆ موسڵمانان هەبێ شەریکەیەک کۆمپانیایەک. بۆیە کابرایەکە بوو ئەبوو لولوئەی مەجووسی بوو، ئەبوو لولوئەی فەیروز کابرایەکی زۆر دەزڕەنگین بوو، ناموسڵمان بوو، ئاگرپەرست بوو، لە شاری مەدینەی پێغەمبەری صلی الله علیه وسلم دەژیا. ئەو پیاوە وێنە کێش بوو، دارتاش بوو، ئاسنگەر بوو، خاوەن بەهرە بوو. ئیمامی عومەر سەردانی کرد لە دوکانەکەیدا پێی وت بەڵکو ئاشێکمان بۆ دروستکەی بیستومە بیرۆکەیەکت هەیە بۆ دروستکردنی ئاشێک بۆ لێکردنی گەنم کە بەبا بخولێتەوە پانکەکانی. پانکەیەکی هەبێ بایەکە لێیدا لە جیاتی ئاو بائیش بکە، ئەوە فەنێکی پێشکەوتووە ئاشێکی ئاوامان بۆ دروستکە. بەم دڵە پاکەوە پێیوت بۆی خزمەتێک بە مرۆڤایەتی و بە موسڵمانان و پایتەختەکەی ئیسلام بکە. بەڵام ئەو پیاوەوتی ئەی عومەر نەیگوت ئەمیری ئیمانداران، چونکە ئەو بڕوای وانەیەکەوە ئەمیری ئیماندارانە مسڵمان نییە. ئەی عومەر ئاشێکت بۆ دروست دەکەم لە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوادا دەنگ بداتەوە. ئیمامی عومەر بە پاسەوانەکانی و هاوڕەکانی وتی ئەو پیاوە هەڕەشەی کوشتنی لێ کردم. وتیان بیگرین، فەرمووی نە، یاسا ڕێگا بەگرتنی نادا، چونکە ئەوە قسەیەکە کردوویەتی. سەیری ئەو عەدالەتە لە هیچ شوێنێکی ئەوروپاش ئێستا ئەوە نییە. ئەوە هەڕەشەی کوشتنی لێ کردم، بەڵام یاسا ڕێگەم پێ نادا بیگرم لەسەر ئەوەی کە بۆنی هەڕەشەی لێرێ قسەکەی، بەو بۆنی قسەیە ناگیرێ. بەڵام وەڵڵاهی ئەوە باسی ئاژ نەبوو، باسی ڕووداوێکی گەورە دەکا. دوو ڕۆژ دوای ئەوە ئیمامی عومەر لە نوێژی بەیانیدا بوو. مزگەوت ئەو کاتە کارەبای نەبوو، گەس چرایەک لە گۆشەیەکەوە هەبوو بێت، تاریک بوو. ئیمامی عومەر عادەتی وابوو نوێژی بەیانیان ڕکاتی یەکەمی زۆر درێژ دەکردەوە، چونکە زۆر دڵسۆز بوو بۆ موسڵمانان، بۆی ئەو کەسانەی کە دیان فریای یەکەم ڕکاتی نوێژی بەیانیشکەون لە جەماعەتە. ئەو بەیانی سوڕەتی یوسفی دەخوێند، لەگەڵ قورئانەکەیە تێکەڵاو بوو وەختێ بەخۆی زانی، یعنی وەکو وەڵی شتێک چوە جەستەیەوە. ئەو پیاوە لە تاریکی میحرابەکەیە خۆی شاردبەوە لە نیوە شەوە. ئەو خەنجەرەی کە دروستی کرد بوو دووسەر بوو بە ژەهر ئاویدا بوو. هاد لە ناو میحرابەکە لەو تاریکیە دەرپەڕی و سێ خەنجەری لە حەزەتی عومەردا. یەکیان لە ناو خوار ناوکیەوە بوو. ئیمامی عومەر فەرمووی یەکسەر هەستم کرد هەموو ڕیخۆڵەکانم هاتنە خوارەوە. کاتێک کە ئیمامی عومەر کەوت و قورئانەکە نەما، مزگەوتەکە گەورە بوو، ئەوانەی لە دواوە بوون ئاگایان لێ نییە لە پێشەوە چی ئەو دەنگ و هەرایەک پەیدا بوو بۆ ئیمام بێدەنگ بوو، دەنگ و سوبحان الله سوبحان الله. واتە ئیمامی عومەر لەبیرت چۆتەوە یان هەموو ئاەتەکەی تەواو دەکرد. لەو کاتەدا یەکسەر ئیمامی عومەر بەو برینەوە دەستی عەبدوڕەحمانی کوڕی عەوفی گرت و خستێ میحرابەکەوە لە شوێنی خۆی. ئەویش خێران نوێژێکی بە پەلەی بۆ کردن، جەماعەت هەر نەبڕدرا، نوێژ ئەوەندە گەورەیە. ئیمامی عومەر لەو کاتەدا دەفەرمێ بێهۆش بوو، بردیانە ماڵەوە، پێچایان پێستی حیوانێکیان هێناوتیانەوە پێچا. دکتۆر و خەستەخانەوەکو ئێستا بۆ شێوەیە نەبووە، ئەڵە کە بردیانەوە بە ئاگا هاتەوە خوێنی زۆری لە بەڕۆژ بوو بورابەوە. کە بە ئاگا هاتەوە یەکەم قسەی ئیمامی عومەر نەیفەرموو چێ بوو، چێ لێیدام، گیرا چیتان کرد؟ یەکسەر فەرمووی خەڵکەکە نوێژیان کرد، خەڵکەکە نوێژیان کرد، چونکە هەر کەسێک فەرمووی پەیوەندی بە ئیسلامەوە نامێنێ ئەگە واز لە نوێژ بێنێ. توخوا خەڵکەکە نوێژەکەی بەیانیان نەچوو بەوەی منەوە، وتیان قوربان جەماعەتەکە کرا، ئەبوو عوبەیدە نوێژەکەی کرد، عەبدوڕەحمانی کوڕی عەوف نوێژەکەی بۆ کردن. دەفەرمێ ئەلەو کاتەدا دیسان بورایەوە کە بە ئاگا هاتەوە فەرمووی ئاو بێنن، بەو برینەوە بەو سەختی ئازارەوە بەبێ بەنج و هیچ شتێ فەرمووی دەست نوێژم پێ بگرن.
عەبدوڵای کوڕی ئاوی هێنا و دەست نوێژیان پێگرت و نوێژەکەی بەدان فەرموو ڕووم کەنە قیبلە نوێژەکەی کرد خەڵکێک هەیە خۆشەویستم دەڵێن نەخۆشم تازە نوێژ ناتوانم بکەم لەسەر قەڵەوێرەم ناتوانم نوێژ بکەم خەفەتێکم هەیە ناتوانم نوێژ بکەم نەخێر خۆ هیچی وەکو حەزەتی عومەر بە ئازار نەبووە ڕیخۆڵەکانی هاتبوونە دەرەوە خستیانەوە ناوەوە ئالەو کاتەشا یەکەم شت فەرمووی خەمی نوێژەکەمە با نوێژەکەی خۆشم بکەم مادام موسڵمانان نوێژیان کردووە ئەمجا فەرمووی دیسان ئاگادار بن موسڵمانان وەسیەتتان بۆ دەکەم بە دوا وەسیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی پێغەمبەری خوا لە ئاخر لەحزەی ڕوح دەرچوونیا فەرمووی ئوممەتەکەم ئاگاتان لە دوو شت بێ بەینی خۆتان و خوا نوێژ بەینی خۆتان و خەڵک خێزانەکانتان پێش هەموو کەس ئاگال لە دڵی ژنەکەت بێ و زوڵمی لێ مەکە بەیش پێش هەموو عیبادەتێک ئاگال لە بینی خۆت و خوا بێ بە نوێژەکانت ئالەو کاتەدا دەفەرمێ نوێژەکەی کرد و شیریان بۆ هێنا کە شیریان بۆ هێنا لە ڕیخۆڵەکانیەوە هاتە دەرەوە فەرمووی نیشانەی ئەوەیە دەمرم هەموو ڕیخۆڵەکانمی بڕیوە فەرمووی چێ وای لێ کردم وتیان قوربان ئەبوو لؤلؤ ئەبوو ئەو ڕۆژە ڕاستت کرد وتت ئەوە هەڕەشەی کوشتنم لێ دەکا فعلەن هەڕەشەی کوشتن بوو فەرمووی چیتان لێ کرد وتیان قوربان ئەو کاتێک کە لە جەنابتی داویستی بە تاریکیەکەدا ڕاکا و کەس نەیناسێتەوە دەموچاوی خۆی پێچا بوو بۆیە بە هەموو لایەکە خەنجەرەکەی ڕادەوەشان 13 سەحابەی بریندار کرد 7یان تا ئێستا شەهید بوون 7یان لەو بەیانەیە شەهید بوون لەناو مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی سوپاس بۆ ئەو خوایە حەمد و سەنا بۆتەوە بەدەستی کەسێک نەکوژراوم لە ژیانە سوزەیەکی بۆ خوا بردبێ چانێ مسڵمانێک نەیکوشتوم حەقێکی لەسەرم بێ و لە قیامەتا بڵێ خوا لەسەر ئەوە عومەرم کوشت کەسێک کوشتومی کە بۆ خوا سوزدەیەکی پێ نییە لە قیامەتا چانێ نوێژ نەکەرێک کافرێک کوشتومی بەدەستی ئیماندارێک کە حەقێکی لەسەرم بێت نەکوژراوم ئەمجا فەرمووی عومەر عەبدوڵای کوڕم هەستە کوڕی شیرینم بڕۆ بەلای دایە عایشە پێی بڵێ عومەر سەلامت لێ دەکا نەکەی بڵێ ئەمیری ئیمانداران من ئەمڕۆ هیچ فەرمانڕایەتێکم نەما ئەمڕۆ بوومەوە هاوڵاتێکی سادە ئەمڕۆ لێپرساوی موسڵمانان نیم بڵێ عومەری کوڕی خەتابی باوکم سەلامت لێ دەکا پێت دەڵێ ڕوخسەت هەیە و تەکلیفێکم هەیە ئەویش ئەوەیە بەس جێگام کاتەوە لە خزمەت پێغەمبەر و ئیمامی ئەبوبەکر لە ژوورەکەیە بنێژرێم چونکە جێگای یەک کەس ماوەتەوە کە عەبدوڵڵا چوو دای عایشە گریا فەرمووی بە لەدەستدانی عومەر ئیسلام کونێکی گەورەی تێبوو کە قەت پڕ نابێتەوە جارێکی تر فەرمووی ئەو شوێنەم بۆ خۆمدا نابوو بەڵام بەخوا عومەرم لە خۆم خۆشتر دەوێت چونکە زۆر خزمەتی ئیسلامی کرد با ئەو جێگای تەنیش ئیمامی ئەبوبەکر کە من حەزم دەکرد لە خزمەت پێغەمبەری هاوسەن و باوکمدا بنێژرێم با بۆ عومەر بێ کە عەبدوڵڵا گەڕایەوە دەفەرمێ حەزەتی عومەر فەرمووی خوایە گیان هیچ شتێک لە ژیانمدا بەقەدەر ئەمە خۆشحاڵی نەکردم کە لە خزمەت پێغەمبەری خوادا بنێژرێم ئەو شوێنم بەنسیب بوو دیسان خەریب و بێهۆش بێتەوە فەرمووی عەبدوڵڵا دوا ساتی ژیانمە ڕۆڵی شیرینم وەسیەتتان بۆ دەکەم لەگەڵ سەحابەکاندا کە مردم ئەم جارە بەمەیتی لە دارەمەیتان بمبەنە بەردەمی دێژوورەکەی دای عایشە لە دەرگا بدەن و بڵێن دای عایشە عومەر داوای ئیزن دەکا ڕوخسەت هەیە بێ لەوێ بینێژن لە خزمەت پێغەمبەر و ئیمامی ئەبوبەکرا وتی باوەجان ئیزنمان وەرگرت دی کوڕی خۆم نەوەک لە ڕووداما بێ هێشتا لە ڕوودامان بێ ئیزنەکەی من خۆم لە ژیاندا بووم و بیەوێ دڵم نەشکێنێ بەم برینە سەختەوە ئێستا کە مردم کۆتاییم پێهات ئەو کاتە لە ڕوودامان نامێنێت دیسان پرسی پێ بکەنەوە با بەهۆی لە ڕوودامانەوە شوێنەکەی خۆی نەدا بە من بە حەقێک بێ کە پێم ڕەوا ببینێ لەو کاتەدا دەفەرمێ عەبدوڵڵا دەفەرمێ سەری لەسەر باوەشم بوو فەرمووی عەبدوڵڵا سەرم لا بە بیخە سەر خۆڵەکە ژوورەکەی ئیمامی عومەر کابرایەک کە لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژ ئاواسامی هەبوو ئەم ئیسلامە گەیاندە ئەم کوردستانی ئێمەش بە فتوحاتی لەشکری ئازادی بەخشی ئیسلام فەرمووی ڕۆڵەگیان سەرم لەسەر باوەشت لا بە بمخە سەر زەویەکە ڕوومەتم خە سەر خۆڵەکە وتی بابەجان ڕانی منیش هەر خۆڵەکەیە بۆ جەنابت فەرمووی ڕۆڵەگیان وەختی ئەوەیە ئینسان کە دنیای بەجێهێشت ئەبێ ملکەتی فەرمانی خوا بێ با ڕوومەتم بە خۆڵ و خوێنەوە لەسەر زەوی بێ بەڵکو خوا بە زەوی پێمدا بێتەوە بەڵکو لەم وەختەیە خوا بە زەوی پێمدا بێتەوە کابرایەک هەموو ژیانی لە پێناوی ئیسلامدا سەرف کرد لە سەردەمی ئەوە ئەم ئیسلامەکەی سەرڕۆژهەڵات و ڕۆژ ئاوە ئەمجا لەسەرە مەرگی شاهێندە خوای خۆش دەوێ خوایە بەڵکو ڕەحمەم پێ بکەی بە زەویت پێمدا بێتەوە با سەرم لەسەر خۆڵەکە بێ ئەو ئیمامی عومەرە کە بە لە ناوچوون و بە شەهیدبوونی ئیسلام وەکو دای عایشە فەرمووی کونێکی گەورەی تێبوو
دادپەروەری هەتایە کەلێنی تێکەوت. مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی خوای گەورە لێ خۆش بێ هەموو جادەی فەرموو طوبى لمن أحبه ويل لمن أبغضه. هەش بێ ئەو کەسەی کە عومەری کوڕی خەتابی خۆش دەوێ، هەی خەجاڵەتی بۆ ئەو کەسەی کە ڕقی لە عومەرە هەر کەسێک بێ. لە سەردەمی عومەرە گەندەڵی دەکرا، لە سەردەمی عومەرە ناعەدالەتی دەکرا، لە سەردەمی خولەفای ڕاشیدینە دنیا دەویسترا، دنیا دەکرا بە خۆشگوزەرانی بۆ خەڵک بەو دادپەروەریە. بۆیە خۆشەویستەکانم ئیمامی عومەر ئاخر وشەکانی ژیانی ئەوە بوو خەڵکی نوێژیان کرد، توخوا دەست نوێژم پێ هەڵبگرن و با نوێژەکەم نەفەوتێ بەو هەموو ئازارەوە. ئاگاتان لە نوێژەکان تا بێ و دڵتان بە نوێژەکانتان خۆش بێ. جۆرەکانی تری نوێژ نەکردن لە جومعەی داهاتوودا ئەگەر تەمەن باقی بە لەسەر خێری ئینشاءڵڵا لە خزمەتاندا باسی دەکەم. خوای ڕەحممان پێ بکەی یا ئەرحەم الراحمین، بە ڕەحمی خۆت ڕەحممان پێ بکەی یا ڕەبی. خوای نوێژەکانمان بە هەموو کەم و کوڕیەکەوە کە دەیکەین بە گەورەی خۆت لێمان قبوڵ کەی. خوای بمان پارێزی حتا ئاخر لەحزەی سەرە مەرگ بۆ یەک چرکە لە نوێژ و عیبادەت و خواناسی دابڕین. خوای هیدایەتی ماڵ و منداڵمان بدەی کە ئەهلی نوێژ و عیبادەت و خواپەرستی و سوژدە بن. ئەوانەی کەوا نوێژ ناکەن خوای هیدایەتیان بدەی، ئەوانەی نوێژ ناکەن خوای هیدایەتیان بدەی، ئەوانەی نەخۆشن خوای شیفای بەخێریان بۆ بنێری، ئەوانەی کە بە هەر نەخۆشیەکەوە لەسەر جێگایەک و نوتوانەی جوڵەیان نییە و نوێژ دەکەن خوایە بەزەیت پێیان دابێتەوە. خوای شیفای بەخێریان بۆ بنێری، عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی. لە ڕۆژی قیامەتە خوای گیان بە خزمەت ئیمامی عومەر بە هەموو سەحابەکان بە خزمەت پێغەمبەری خوا بگەین. خوای لە بینینی جەمال و قدرەت و دەسەڵاتی خۆت، بینینی جەمالی خۆت خوای بێ بەشمان نەکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.